بەناوی خی بەخشندە و میهرەبان بەڕێزان دیارە کۆمەڵگەی پزیشکی بەخشین یەکێکە لە کۆمەڵگەکانی پزیشکی سەر بە دەستگای خێرخوازی بەخشینە. ئێستا لە شاری کەرکووک ئەم کۆمەڵگەی لە خزمەتایە و لە 15 ساڵی 2023 ئێمە توانیمان ئەم کۆمەڵگەیە دامەزرێنین و دەست بەکارکردن بکەین کە سەرەتا دەستمان بەکار کرد. هەڵبەت هێشتا کۆمەڵگەکە وەکو پێویست نەناسرا بوو و ژمارەیەکی کەم پزیشکی پسپۆرمان هەبوو، بەڵام سوپاس بۆ خی پەروەردگار دوای ساڵێک ئێستا ئێمە گەیشتوینەتە ئاستێک کە چەند بەشێکی سەرەکیمان هەیە و ژمارەیەکی زۆر پزیشکمان هەیە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئێستا لە چەند بەشێک پێک هاتووە. بەشی کلینیکەکان واتە بەشی عیاداتمان هەیە کە ئێستا ئێمە 14 پزیشکی پسپۆرمانەیە بە پسپۆڕی جیاواز کە لەم بەشەدا خزمەت بە هاوڵاتیان و هەژاران و کەم دەرامەتانی ئەم شاراکەن. بەشی تاقیگەمان هەیە کە تاقیگەکەمان بە کۆمەڵێک ئامێری پێشکەوت و ئازبەرز خزمەت بە هاوڵاتیان و نەخۆشانی ئەم شارە ئەکات و بە نرخێکی زۆر گونجاویش کە ئەتوانم بڵێم لە ئاستی خوارەوەی ستانداردی ئەسعار و نرخی بازاردایە کە بە شێوەیەکە کە هەر کاتێک نەخۆشێک کەم دەرامەتێکەوە کاتێرە ئەوەندە باری قورس ناکەین کە نەتوانێت ئەرکەکانی بەجێبێنن. تاقیگەکەشمان زۆربەی هەرە زۆری شیکاریەکان لە خۆ دەگرێت و زۆربەی بەشەکانیشی تێدایە، چ وەکو بەشی هیماتۆلۆژی یاخود پاراساید یاخود بەشی کیمیا و هۆرمۆنات و ڤایرۆساتشی تێدایە و بەردەوام لەخوا گەورە بە زیاد بێت توانیمانە خزمەتێکی باش بە دانیشتوانی شارەکە بکەین و سەردانیکەرێکی باشیشمان هەیە و تا ئێستاکە لە ئەدای کارەکانمان ڕازین بە شێوەیەکی گشتی. بەشێکی ترمان دەرمانخانەیە کە دەرمانخانەکەی ئێمە ئێستا بە ستافێکی پسپۆڕ و بە دەرمانی کوالێتی بەرز و بە نرخی گونجاو لە خزمەتی هاوڵاتیاندایە. بسم الله الرحمن الرحیم. بە ناوی خوای گەورە و میهرەبانەوە ئێمە لە دەرمانخانەی بەخشین لە کەرکووک هیوادارین ئەو دەرمانانە هێمانە بۆ خەڵکی تەوفیر بکەین و گونجاوی کەین کەوا خەڵک دێت بەلامان بە باشترین سعر و توانامان هەبێ بیدەین پیان و هەموو دەرمانەکان ئەوەی کەوا ڕێگا پێدراوە ئینشاڵڵا دەستەکەوێ لای ئێمە و دەرمانەکان ئەوەی کەوا ڕێگا پێدراوێ لە لای ئێمە ئەوانە ئەفرۆشین بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیانەکەین بۆ ئەوەی بە زووترین کات دەرمانەکانیان وەرگرن. کلینیکی دانمان هەیە. کلینیکی دانی ئێمە بە ژمارەیەکی زۆر دکتۆری پسپۆر کە ئێستا 12 دکتۆری پسپۆر لە بەشی دانەکەی ئێمە خزمەتی نەخۆشان و هاونیشتیمانیانەکە کە بە شێوازێک کە نرخی ئێمە ئەو نرخانەی کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەیە دیارە هاوتای بازاڕ نییە، هاوتای ئەو شوێنانی تر نییە، بۆیە نەخۆشێکی زۆر ڕوومانتیەکە و بۆ وەرگرتنی چارەسەر. لە بەشی دانی کۆمەلگای پزیشکی بەخشین سوپاس بۆخوا هەموو چارەسەرێکی ددان لێرە بەردەستە بە پزیشکی پسپۆر و شارەزا کە زیاتر لە 10 پزیشکی پسپۆر و شارەزا لێرە کار دەکەن، هەروەها بە تیمێکی شارەزا و پسپۆر و بە موادی زۆر باش. دیارە چارەسەرەکان لێرە لە بەشی دانی کۆمەلگای پزیشکی بەخشین چارەسەری پڕکردنەوەی ددان، هەروەها کێشانی ددان، پاکردنەوەی ددان، دەماربڕین بۆ ددان، چارەسەری چاندنی ددان و تەقویمی ددان لێرە بەردەستە. لە بەشی دانی کۆمەلگەی پزیشکی بەخشین کۆمەڵێک چارەسەر بەردەستە، لەوانەش پڕکردنەوەی ددان، پڕکردنەوەی دەماربڕین،
هەروە کێشانی ددانی ئاسایی و کێشانی ددان بە نەشتەرگەری، هەروە پاکردنەوەی ددان و لیزەر بۆ ددان، هەروە چاندنی ددان و تێلی ددان لەلایەن پزیشکی پسپۆر و شارەزاوە بەردەستە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین وەکو لە سەرەتایە باسم کرد وەکو بەشێکە لە دەستگای خێرخوازی بەخشین کە دەستگای خێرخوازی بەخشین بۆ خۆی لەسەر ئاستی هەوەرێمی کوردستان و ئێستا لە کەرکووکیش لە خزمەتە لە بەشی تەندروستیەکەی کۆمەڵگە پزیشکیەکان هەیە. کۆمەڵگەی پزیشکی بەخشینی کەرکووکیش یەکێکە لەو کۆمەڵگە پزیشکیانە. سوپاس بەخوای پەروەردگار لە دوای دەست بەکاربوون و کرانەوەی ئەم کۆمەڵگەیە ئێستا کۆمەڵگەکەمان لە ئاستێکی پێشکەوتوو بەرزدایەوە ژمارەیەکی زۆر نەخۆش سەردانمانەکەن کە هەڵبەتەن سوودیان بینیوە لە کۆمەڵگەکە و لە دکتۆرەکان و لەو خزمەتانەی کە ئێمە ئەتوانین پێشکەشیان بکەین. بۆیە ڕۆژ لە ڕۆژ سەردانی و چاوەڕوانی خەڵک لە ئێمە زیاترە. ئێمەش تا پێمان بکرێت چەند لە توانامانە بێت هەوڵماندا و زیاتریش هەوڵە دەین کە پزیشکی پسپۆڕی زیاتریان بۆ دابینکەین و خزمەت گوزاری زیاتر بخەینە خزمەتی هاوڵاتیانەوە و ئەم کۆمەڵگەیە بەردەوام بێت بە شێوەیە کە بتوانین پێداویستی هاوڵاتیانی ناوچەکەی خۆمان بە شێوەیەکی گشتی بە شێوازێک دابین بکەین کە ئەوان هاتنە ئێرە پێویستیان بە شوێنی تر نەبێت. لە ناو کۆمەڵگەی پزیشکی بەخشینە بە شێوازێک پێویستیەکانیان بۆ دابین بکەین کە پێویست نەکات بچنە شوێنی تر و لە بە شێوازێک کە مەسەلەن گیرفانیان دەرەقەتی ئەوەنە توانای مادیان ئەوەندە نییە بتوانن لە شوێنێکی تر ئەنجامدن. بۆیە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە خزمەتیانایە و ئێمە ڕۆژانە لە کاتژمێر 2:30 دەوامی ئێرە دەست پێکات تاوەکو 11:30 شەو کۆمەڵگەکە بە بەشەکانیەوە لە خزمەتی هاوڵاتیاندایە و پزیشکێکی ژمارەیەکی زۆر پزیشکی پسپۆڕیشمان هەیە کە تا ئەو کاتی نەخۆش لێرە بمێنە ئەوان لە خزمەتتان و بە شێوەیەکی گشتی خزمەتی نەخۆش و کەم دەرامەتانی ئەم شاراکەن. کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئێستا لە شاری کەرکووک خزمەتێکی بەردەوام و گشتگیری هەیە. دیارە خزمەتەکانمان بۆ هەموو هاوڵاتیانی شارە بەبێ جیاوازی و بە هیچ شێوەیەک لێرە جیاوازی ناکرێت لە نێوان کورد، عەرەب، تورکمان. هەر کەسێک ڕوو بکاتە ئێرە ئێمە بە پێی پێویست و بۆ ئەندازەی کە لە تواناماندایە خزمەتیانەکەین و لەو ڕێگەیە توانیمانە کە دکتۆری عەرەب و تورکمان و کوردیش بۆ کۆمەڵگەکە دابین بکەین. لەبەرەوە کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی گشتیە و جێگای هەمووانی تیا بێتەوە خزمەتی هەمووانی شەکا بەبێ جیاوازی و لە خزمەتی هەموواندا. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. دموع الحمد صبي واغسلينا، دموع الحمد صبي واغسلينا، فما أحلى دموع الشاكرين. تباشرنا وكبرنا جميعا وفي فرح خررنا ساجدين لك. السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. اليوم الخميس 26 من ديسمبر 2024 نقف بدعم سخي كريم وتمويل من أبناء الكرد في كردستان العراق الذين فهموا معنى الإنسانية جيدا وعرفوا أن جبر الخواطر شيء عظيم في هذه الدنيا له ميزاته الكبيرة، فساروا في هذا الطريق يجبر الخواطر ويقضوا الحوائج تدون أثر صلاح الدين الأيوبي الذي نعتوا أنفسهم بأحفاده، فهم أحفاد صلاح الدين
وساروا على طريقه اليوم بحمد الله عز وجل في مشروع لأنك بطل هنا في أرض غزة، لأنهم أبطال أنفقوا، لأنهم أبطال سعوا، لأنهم أبطال نصروا أهل غزة، فكانوا بجانب أبطالها الذين قدموا أجزاء من أجسادهم في سبيل دينهم ووطنهم. فطوبى لكم وجزاكم الله عنا كل خير. إلهي على السراء أزمنة والحمد لو. بسم الله الرحمن الرحيم. بداية نشكر مؤسسة بخشين على هذا التبرع الكريم، نسأل الله سبحانه وتعالى أن يجعل ذلك في ميزان حسناته. الأشخاص الذين فقدوا أطرافهم هم بحاجة ماسة للمساعدة. معاناة صعبة عشان الرمل، واحنا ما بنعرفش نمشي في الرمل كتير، صعب الرمل. شكرا بخشين وشكرا أحفاد صلاح الدين الأيوبي. بنشكر مؤسسة بخشين على دعمها لنا، بارك الله فيكم والله يجزاكم الخير. نكاد من هم. السلام عليكم. بشكر مؤسسة بخشين على مساعدتها ومساعدتها للأشخاص اللي زينا. أنا اللي زي مقعدة ونايمة على التخت ولا بقوم ولا بتحرك، يعني محدش كان مدور علي أو حاسس فيا. مش حد دور علينا ولا مطلع علينا، وهو المؤسسة تيجي عنا هنا هي مؤسسة بخشين. والسعي تجديد فظاهر. مؤثر كثير. أنا كشاب عمري 28 سنة وعندي 3 أولاد صغار، مؤثر كثير اللي أنا مش ملاقي شغل على هوا بتر رجلي. شكرا بخشين إن قدمتوا لنا المساعدة النقدية وكتر الله خيركم، وشكرا ان انتم تتذكرونا في الايام الحرب العصيبه هذه، والحمد لله عايشين في خيام نموت من السقع والله يعني، ما فيش لا غطا ولا شيء، والله انقصفت علينا الدار يعني، وكنا قاعدين في امان الله، ما شفنا من دون ما يقولون لنا لا يخلوا ولا ايش، ما شفنا الا الدار سافقه علينا. استشهدوا من عندي 10 وطلعت انا والولد والبنت. أشكر مؤسسة بخشين وصلاح الدين الأيوبي على المجهود اللي قاموا لنا والمبلغ اللي ادونا اياه. بكى ألما ما دام في القلب تسليم وتحميد، كلا فمن رحمة الله الكريم بنا أجر عظيم ونور منه ممدود. لك البشرى إن ضاقت الأسباب أو سدت الأبواب، لك البشرى. السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. يقول المولى عز وجل: مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. صدق الله العظيم. من أرض فلسطين الطيبة المباركة ومن جنوب قطاع غزة المحاصر، في هذا اليوم الطيب المبارك والعظيم يوم السبت 28 من ديسمبر 2024 تقوم مؤسسة بخشين الخيرية وبتمويل طيب مبارك من المتبرعين الكرام بتوزيع هذه البطانيات على الأسر النازحة وعلى العائلات المحتاجة والتي ضاق بهم الحال ضرعا في مخيمات النزوح من محافظة خان يونس. هذه العائلات والتي تتخذ من الأرض فراشا ومن السماء لحافا في ظل هذه الظروف الصعبة وفرض الحصار المطلق على قطاعنا الحبيب لمدة أكثر من 400 يوم وفي ظل البرد القارص. فهنيئا لكم يا أهل الخير والعطاء، هنيئا لكم يا أحفاد صلاح الدين الأيوبي، الستر والعون والمدد من الله سبحانه وتعالى في الدنيا والآخرة، حيث قال النبي محمد صلى الله عليه وسلم: من ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. وقال أيضا: الله في عون العبد ما دام العبد في عون أخيه. فنسأل الله جل وعلا أن يعينكم على الخير وأن يجزيكم عنا خير الجزاء وأن يبارك الكريم لكم في صحتكم وعافيتكم وأموالكم وصدقاتكم وأن يستركم في الدنيا والآخرة. لك البشرى.
إن ضاقت الأسباب أو سدت الأبواب لك البشرى ما زال هذا الخير. بشكر مؤسسة بخشين وأحفاد صلاح الدين على تقديمه لنا هدول الحرامات في ظل الظروف الصعبة اللي احنا بنعاني منها، ومع عدم مقدرتنا على شراء حرامات لأطفالنا في ظل هذه الظروف الصعبة. وبارك الله فيك وجزاك الله كل خير. هذا العطاء سعادة لقلوبنا ورضا رسم ابتسامته على وجه الحياة ومضى قلب الذي. بحب أشكر جمعية بخشين الخيرية وأحفاد صلاح الدين أيوب على الإحرام، وشكرا سلام عليكم. وإحنا في هذا الوضع الجو كتير برد وسقعة، فسلام عليكم الإحرامات. نشكر مؤسسة بخشين على الإحرام اللي قدمت لنا إياه رغم الظروف الصعبة اللي إحنا عايشين فيها. بارك الله فيك. قلب الذي أعطى بحب عطائه نبضا أبشر 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 بعون الناس وبخيرهم أبشر.